دیارە ئێمە وەک دەستەی کارژێڕی قوتابخانەی کۆبانی هەستاین ئەوڕۆ بە ئەنجامدانی چاڵاچیەک بۆ قوتابخانەکەمان ئەویش بریتی بوو لە چەند مەرحەلەی ئەوکەمەوە بوو کە مەجموعە مامۆستایەکی ماندوو ئیشکەر و دڵسۆز کە زیاد لە پێویست ئەو ساڵ تاقییان سەرف کردبوومان دیبوون خەڵاتمانکردن ڕێزلێنانمان لۆکردن وەروە زیاتر لە 30 تەڵەبەش کە ئەوائلەکانی سەر مەرحەلەکان بوون ئەوانیش ڕێز و سپاسیان پێدرا و دیاریان پێشکەشکرا وەروە گروپی مبدعی ریاضیاتیشمان هەبوو مجموعە تەڵەبەیە کە لەسەر ئاستی مەکتەبێ باشترینەکانی مادەی بیرکاری و ریاضیات بوون ئەوانیش بە هەمان شێوە هەم دیاری و هەم مەدالیای مبدعی ریاضیاتیان پێبەخشرا دیارە لەو احتفالیە بەڕێز کۆمەڵێک میوانی ئەزیز ئامادە بوون لەڕێز بەڕێبەری پەروەردەی ناوەندی هەولێر و کاک موفەق مەسئولی ناوچەی مامۆستایان و یاریدەری سەرپەرشتیاری یەکەم و یاریدەرانی سەرپەرشتیاری یەکەم و یەکێتی مامۆستایان و اتحاد تەڵەبەی ڕۆژئاوا و ئەوانە میوانێکی زۆر و داک و بابی خۆشەویست ئامادە بوون لەو ڕێڕەسمە. Ez mamosta li vê qutabxane û me beşdarî vê çalakiyê kiriye ji bo êkê ku qutabxane zêdir beref pêş biçîtin û qutabiyet me serkeftî bin zêdetir û zêdetir her çanda qutabxane me her dem ya serkeftiye înşallah û zêdetir ji ser bikevîtin û ev çalakiyet hene ez bînim gelekî başin bo qutabiya zêtir pêş dikevin zêtir hewl den zêtir xumandî dikin bo êkê derkevin yet êkê her dem qutabxana Kobanê pêşeng bît û beref pêş biçîtin. Navê min Valentînayê ez medresa Kobanî me mudîr û ansat destxweşî dikim ciya xwe bavê xwe û hevalê xwe teşîع dikirin. Em zêrekim li riyadiyat li mubdeyê riyadiyat derçûm hêvî dikim hevalê min jî derçin li bo riyadiyat û spasiya mamostayê xwe dikim û mudîrî mektebê dikim. تشكر أخواتكم ومعلوماتي أخوة وأستاذي أخوة ومديري أخوة.